خۆشەویستانە مەیسەر لە بەشێکی تری شاری لەندەنی لەم ڤڵۆگەیە ئاشناتانەکەم بە بازاڕی وەندەرلاند کە بازاڕێکی زستانەیە و پێش دەستپێکردنی جژنەکانی کریسمس و سەری ساڵ ئەم بازاڕاکرێتەوە لە دوورەوە شتی زۆر سەرنجڕاکێشی تایە بەڵام بۆیان باسکردین زۆر تایبەتە با پێ کۆچین گەشتێ بکەین. ئەمە بازاڕەکەیە ئەمە سکانی ئەماکی تۆپەکەدا بەزێنیت و وینتەر وەندەرلاند. ئەمە بازاڕەکەیە دەواازەیەکی زۆر جوانیان بۆ دروست کردووە چێنە ژوورەوە بۆ دەواازەکە. تکتەکانمان بێگومان ئێمە بە ئۆنلاین بڕی هەر هاتنە ژوورەوە یەک بە 5 پاوەنە لە دکتەکەی ئابێ بنووسیت هاتنە ژوورەوەکەت بەتە کاتی هاتنە ژوورەوەکە دەبێ بنووسی. دەواازەیە کە هیتە ژوورەوە زۆر جوانە پەنجەرەکانی ئەگەر تەماشاکە نەها شتی زۆر تایبەتی تێدایە. بێگومان ئەمە هەمووی کۆمەڵە بابەتن ئایدیال من ئەمام کردووە ئەم بڵەگە ئەمەوێ بەڕاستی هیوادارم لای خۆشمان ئەم بابەتانە بکرێتەوە. بێگومان هەموو وەکو لای فستیڤاڵەکانی لای خۆمان بەڵام ئەمان زیاتر گرنگی بە ڕازانەوە ئاەت. ئەوە میرانە 4 ڕۆژ لە بێرمینگام بووە ئەوەی زۆر پێ خۆش نەبووە لەندەنی پێ خۆشترا لەندەن و بەس ها یا یەک دقە وەرن من ئەمە بە بەرنامەی کورسات کوردەواری زۆرم پێویست پێیەتی ئەو سەعاتانە بزانین بە چەندە لێرە. ئەمە ناڵێ ئەمە میکانیکی ئەواتای پیلوشتی ناوێ خۆی ئەوە ئەمانە ئەوە سێرتیفا هەمووی هەم لە 35 پاوەن بەس گرانە چونکە منە ڕۆژە لە شوێنێکی تر بە 15 پاوەن بۆیە بەڵام زۆر جوانە بۆ جلی کوردی زۆر زۆر جوانە. لێرە نا لەبەرەوەی ئەگەبێ ئاگادار بیت ئەم شوێنانە چونکە فستیڤاڵن تۆزە گرانن ئێستا من ئەمانە هەیە لە شوێنی تر بە 15 پاوەن 35 پاوەنە لا لێرە تقریبی کاتە 50,000 خۆمان ئەگینا زۆر جوانە ئێستا ئەمەیەکە لە سەعاتە هەرە جوانەکان دڵی خۆت منیش ئەیکڕم بەڵام لێرەنە لە بازاری تر بێگومان لەبەرەوە هەندێک جار لێرەش قۆڕەخکاریە کرێت لە فستیڤاڵەکانە یاری بە نرخەکان ئەکرێ. ئەمە خولێتەوە نا ئێمە ناچین بۆ شوێنانە سەرمان نەخولێتەوە هاتە خەڵکە چێت سەرم باڕە و ئەو لە جێ خۆی خولێتەوە. ئەمە حەلەوات ئەمە حەلەواتەکەی خۆمانە
ئەمە شەکری بۆریشی پیا بەکاریە بەم جۆرە. ئەوە چەند دانەیە؟ 2 4 6 8 8 بە چەند پاوەند بوو؟ 9 پاوەند. واتە تەقریبی 16,000 لای خۆمە. حەلاوێتێکی حەلاوێت چی پێڵێن ئەمە؟ دامێوانە؟ دامەیەکەش زۆر شیرین نییە بەڵام خۆشە. بێوە ناخۆش. هەر باوەڕتانە بێ خۆی ساردە هەر سەیری هێراواکەی سەرماترا لە خۆتۆ. ئەمە ژەو یاریانەیە کە تێگریت و شووتەکەیت و دیاریە بێتەوە. Easy to play, easy to win. Winner, 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 big top winner. Take a seat if you're racing, guys. Take a seat. We are just about to start. دانیشیت بزانی کێ توانێ ئەو ناوەڕاستە ببێکی ئەو ناوەڕاستە واتە ئەو ناوەڕاستە ببێکیت تۆ توانێت ببیتە خاوەنی یەکێک لەو دیاریانە تەنها بۆ خۆشیە بێگومان. This one don't work, sir. Elliot has worked. 2. وەکو بینن لێرە شابۆن منە میزەڵان تەقاننە. ئەمە بە 6 پاوەند و بە 10 پاوەند. 3 دانە هەڵە و بە 6 پاوەند 6 دانە هەڵە بە 10 پاوەند و بزاناتەوە ئەنیواتە 3 دانە بتەقێنە خەڵاتەکە بێتەوە بزان. واتە لە 3 باڵم بتەخێنە ئەبەیتەوە. فستیڤالەکە تەنها بۆ مناڵ نییە وەڵا بۆ گەورەشەوە تا گەورە زۆر چێژ لە بینینی دیمەنەکان و یاریەکانی شوەرەگرێ واتە تەنها بۆ مناڵ نییە. جیاوازی ئەم شاری یاریانە لەگەڵ ئەوانەی کوردستانەوەیە لێرە هیچ مناڵێک نابینە کەمترین مناڵە بینی لێرە ئەو تاڵات تۆزە مناڵمان بینی لێرە جیاوازەکەی لەگە کوردستانە ئەوەیە لای خۆمان مناڵ زۆرە بینی لێرە گەورە زۆرە بینی. ئەمەی دراوە بم حوت پاوەند تۆ حوت پاوەندەی بووکەڵەیەکە ڕێگریت ئەوە نیە شتێک نەگری بەڵام حوت پاوەند ئەی بە بووکەڵەیەک بە فرۆشتن. ئایس ماونتین واتە شاخی بەفرین لێرە چیتە ژوورەوە تکتە بڕیت و
ئایسە لەسەرەوەی بینین کە چۆنیە نەخوارەوە. وەکو چکەت المەوتێک وایە ئەلێەوە یێنە دەرەوە چنەوە نێنە خوارە. ئەوە چکەت المەوت. Three darts, 4 darts, or even 5. The more darts you buy, the better your chance in the finish. Okay, I'll be back second score, okay? خۆشە میرە گیان؟ عیبینە. بۆ تەمەنی تۆ خۆشە ها؟ بۆ تەمەنی تۆ خۆشە ئەم یاریە. ناخۆی وایە ئەوە فەلسەفەی ئەمەیە یعنی بەتەنها بۆ مناڵ نییە گەورەکانیش لێرە چێژە بینن ئەمە گێزەر و بانجانە هەموو شتێکی تایە ئەمام سیانە سێ بۆکسە بیخەیت گێزەرە لەم گێزەر و بانجان و بەتاتانە بێتەوە ئەوە بردیەوە زۆرە یەک تێرایە ئەمە چۆن بەرزە بێتەوە مەخوا من ناوێرم من تۆزە ترسنەوەکەم قەت پارە نایەم بە ترساندنی خۆم بچیدە ئەو ئاسمە بەس زۆر خۆشە ها ئەمە دڵنیام چێژێکی زۆر تایبەتی بەڵام بەڕاستیش ترس ناکە لەو ئاسمانە واو ئەمە هەر زۆر زۆر بەرزە باوەڕەکەن بەقەی بینایی حەزب ساڵحی سلێمانی بەرزە بڕۆن زۆر خۆشە وەڵا ئەگەر ڕۆن بڕۆن ناوەڵا مۆبایلی چی مۆبایل لەو ئاسمانارە فڕێ بەس سەرەکەی زۆر زۆرە چی کەس سەرەی گرتووە All right, ready for the next flight, ready for the next journey, everybody, back to the base, we're landing. ناوەڵا ئەو سەری نییە ئەوە نەگەورەیە پێما بێ لێرە دەنج و شتی واگەن کۆنسێرتە لایڤ میوزیکە ڕەسەی بیرێ خوێناری ئەم بەشە زیاتر بۆ خواردنەوە و خواردنەوەکان
بەس بەڕاستی گەورەیە بازارێکە ئەوەندە گەورەیە تەواو نابێت. زۆر زۆر گەورەیە هێشتا لە کوێین ئەو سەری دیار نییە. ئەمە ئاوها بڕۆین ئاوها بڕۆین as my like. ئەم بەشە زۆر سەرنجڕاکێش دیارە. ئەوە چییە؟ وەکو ئاوە بە ناوی ئاڕۆیت. ئەم تەماشاکە نەگەیشت ئەم جاریان نەگەیت چاوەڕێکن دووبارە. دەی ئەرەوەڵە ئەم ناوی کرۆ بەدە چەپەدووکەڵێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەت. ئەم دوکانە هەمووی جۆری یاریەکانیان یەکە بەڵام شێوازی یاریەکان و بووکەڵەکان جیاوە زایتر ئەوە خەڵەکەی باتەوە بەم سەحمان ناتوانانی هەڵبێ.
شوشەیە کێ بتوانێت ئەو کۆینانەی بۆ هەڵەیەوە بیگرێتەوە چێتە سەری. ئەو مەقەسەش زۆر ترسناکە بازنەی ئەخولێتەوە خەڵکی تایە. ها تەماشاکەن ئەمانە بردویانەتەوە. When the night falls and the mist rises over the park, you can sometimes hear the faint whispers of the soldiers. خۆشەویستانەما و وڵەگە تایبەتەمان بۆ بە بازاڕێکی جستانە لە ناوەڕاستی شاری لەندەن وەکوی بینن ئەم شوێنە ئەم بازاڕە کەمترین مناڵمان بینی زیاتر گەورەکان ئیسفادەی لەکەن واتە چێژی لێبینن بە هیوای ئەوەی کە چێشتان لێبینی بێت.